سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 21. بەشی شەشەم. ڕۆڵە شیرینەکەم بەیان. ڕۆڵەی شیرینم گەنجەکەم، بەرامەی تاڵی ڕەنجەکەم. ئەم بیرەوەریانم بەش نووسیوە. بەشێکی سەبارەت بە نەخۆشیەکەی بەیان ساڵی 2009 و 2010 نووسیومە و تا مانگی 4 2014 نەمتوانی هیچی لێ بکەم. لەوە بەدووە جاروبار هێندێک شتم پێ زیاد کردووە. لە مانگی 1 ساڵی 2015ەوە دەستم کردووە بە گێڕانەوەی هەموو ژیان و بەسەرهاتی بەیان. بۆ خۆشم نازانم تا چەندە دەتوانم درێژە بەو کارم بدەم. ژیانی تاڵ و پڕ لە چەرمەسەری ڕۆڵە شیرینەکەم بەیان هەموو کات و ساتەکانی ژیانمی داگرتووە. نازانم لە ئاست ئەم هەموو غەم و پەژارەیە چۆن خۆم ڕادەگرم. ئەم دەردە بۆ من بە ڕادەیەک گەورەیە کە ڕەنج و ئێشی لە گشت تراژێدیەکانی تر جەرگبڕترە. زۆر جار پێم وایە ئیتر ناتوانم درێژە بەم کارم بدەم، بەڵام دیسان خۆم قانع دەکەم و پاڵ بەخۆوە دەنێم کە کۆڵ نەدەم تا بتوانم ئەگەر بۆ یەک جاریش بوو بێ بە دیداری ئازیزەکەم شاد بمەوە. هەموو کاتێک ژیانی بەیان هەر وەک فیلمێک دێتەوە بەرچاوم. تێدەکۆشم بتوانم ئەو فیلم و تراژێدیە بە جۆرێک بێنمە سەر کاغەز. ژیانی بەیان. پاییزی ساڵی 1361 هەتاوی واتە 1982 زاینی لە دەی زێڕاندۆڵ لە ناوچەی گەورکی بۆکان بووین. بینێک بوو هەستم دەکرد حاڵم هیچ باش نییە. زستانێکی پڕ بەفر و زۆر سەخت بوو. چەند ڕۆژ دواتر خۆم گەیاندە دەی سەدراباد لە نزیک شاری بۆکان. لەوێ نەخۆشخانەی کۆمەڵی لێبوو. خانم دکتورێک معاینەی کردم و هێندێک دەوا و دەرمانی دامێ. دواتر معلوم بوو کە تەشخیسەکەی دروست نەبووە. ماوەیەکی پێچ و تازانیم دووگیانم. بۆ هەر ژنێک یەکێک لە خۆشیەکانی ژیان ئەوەیە کە ببێتە دایک. بەڵام بۆ من لەو بارودۆخە دژوار و نەگونجاوەدا جۆرێکی تر بوو، بە چەشنێک کە هەزاران پرسیاری جۆرا و جۆری هێنابووە ناو زەینمەوە. نیگەران بووم و بیرم لەوە دەکردەوە کە چۆن بتوانم جگەرگۆشەکەم پەروەردە بکەم و بیپارێزم. هاوسەرم دکتۆر جافەر زۆر منداڵ خۆشەویست بوو. ئەو لەبەر ئەوەی کە نیگەرانی و دڵەڕاوکەی من کەم بکاتەوە بانکێشتنی جەلالی سیادەت و زێنەبی ئیلخانیزادەی کردبوو کە بێنە لامان. ئەوانیش منداڵیان ببوو. دکتۆر جافەر منداڵە چاوگەشەکەیانی لە باوەش گرت و ڕوانیە من و کوتی مەلەکە وەرە چاو لە چیمەن بکە چەندە جوان و نازدارە. دواتر ئێمەش منداڵمان بوو، بەڵام هەلومەرجی خراپی ژیان هەرگیز مەجالی ئەوەی پێنەدا کە تێر و پڕ و بە دڵی خۆی لە ئامێزی بگرێت. بەهاری ساڵی 1362 هەتاوی واتە 1983 زاینی هێرشی ڕژیم بۆ کوردستان زیاتر پەرەیساند و ناوچە ئازادکراوەکان یەک لە دوای یەک داگیر دەکرانەوە. کۆمەڵە بڕیاریدا بوو مەقەڕەکانی خۆی بەرێتە مەڵبەندی ئالانی سەردەشت. ئێمە کاروانێکی گەورە و زیاتر لە 70 کەس بووین کە لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڕێیانی رادیۆی کۆمەڵە پێکەوە بە کەلوپەلێکی زۆرەوە بەرەو مەڵبەندی ئالان ڕێککەوتین. چەند ڕۆژێک بەڕێگاوە بووین. لەم ڕێگایەدا تووشی بەسەرهاتی سەیر بووین. لە ئاوایی برایم خەسار مامەحمەدێکی لێبوو کە پێشمەرگەیەکی زەحمەتکێشی ناوچەی سەردەشت بوو. مامەحمەد بە دیتنی یەکێک لە کچەکان دەست بەجێ ئاشقی دەبێ و دەڵێ خەیاتخانەی کۆمەڵە لێرە کەسی پێویستە و دەبێ ژنێک لێرە بمێنێتەوە. پێشمەرگەیەک شۆخی لەگەڵ دەکرد و دەیکوت ئەوە خوشکی منە و دەیدەم بە تۆ. مامەحمەد ئەو شەوە دەوڵەمەندترین ماڵی دیەکەی دانا بۆ خۆی و ئەو کەسەی وا خۆی کردبوو بە برای کچەکە.
مام ئەحمەد تەواو باوەڕی بەو شۆخیە کردبوو. ڕۆژی دوایی کە کاروان دەیەویست ڕێبکەوێ هەر زۆر بەجددی بانگی کچەکەی کرد و کوتی بۆ کوێ دەڕۆی؟ تۆ لێرە کاریان پێسپاردووی. لە دێی سیسێر یەک دوو ڕۆژ ماینەوە. هەوا زۆر ناخۆش بوو، بەردەوام باران دەباری. ئێمە جەماعەتێکی زۆر بووین و ئەرکێکی زۆرمان خست بۆ سەرشانی خەڵکی ئەو دێیە. قەرار بوو جادە تاقی بکرێتەوە تا ئەو کاروانە بتوانێ بپەڕێتەوە بۆ ئەو بەری جادە. ڕێگا تاقی کراوە و کاروان کەوتەڕێ. دەچوونە هەردەیەک دابەش دەکراین و چەند کەس لە ماڵێک دەبووین. لە وسوەکەل 3 کەس چوینە ماڵێک. لەگەڵ ژنی ماڵەکە دەستمان کرد بە قسەکردن لەسەر وەزعی ژنان. ژنەکە زۆر بە زەوق و خۆشیەوە کوتی ئیجازەم داوە بە مێردەکەم ژنێکی تر بێنێت. ئەویش قەرارە لیرەیەکم بۆ بکڕێ. لەسەر ئەو بابەتە زۆرمان قسە کرد. ژنەکە بە هیچ جۆرێک قسەکانی ئێمە قبول نەدەکرد. ئەو ژنهێنانی مێردەکەی پێخراب نەبوو، دەیکوت حەیواندارین و ئەرکمان زۆرە، با مێردەکەم ژن بێنێت و ئەو ژنە یارمەتی من بدات. لە جێگایەک دەبوو بەبەر پایگایەکی ڕژیمدا تێپەڕبین. ڕێگاکە زۆر جێی مەترسی بوو. 2 کەس لە هاوڕێیان کە منداڵێکی 6 مانگەیان پێبوو لەبەر ئەوەی نەکات لە نزیک پایگاکە دەست بکاتە گریان حەبی خەویاندایە تا ئەو ڕێگایەمان تێپەڕ کرد. لە چۆمی کەڵوێ بە بێشکە و تەناف پەڕینەوە ئەو بەری ئاوەکە زۆر سامناک بوو. لە دەی کۆڵەسە پیاوی خاوەن ماڵ کە منی دی کوتی یان من هیچ نازانم یان تۆ خوشکی کاکفوادی. وێنەیەکی کاکفوادیشی لە دیواری ماڵەکەیدا بوو. من حاشام کرد. پیاوەکە کوتی لەبەر ئاوێنە چاو لە خۆت و دەمولوتی کاکفواد بکە، ئەو جار بڵێنە. سیرتر ئەوە بوو کە وێنەیەکی خۆی و تاهیری برامی هەڵواسی بوو. پرسیارم کرد ئەوە کێیە؟ کوتی لە کاتی سەربازیدا ئەفسەرم بووە. دوای چەند ڕۆژێک گەیشتینە گەورەدەی بێژوێ. خەڵکی بێژوێ خزمەتی زۆریان بە شۆڕش کرد و ئەوەی لە دەستیان هات کردیان. هەموو حیزبە سیاسیەکان و هەروەها کەسایەتیە سیاسیەکانی نەیاری ڕژیم لەو دێیە کۆ ببوونەوە. زۆربەی بنەماڵەکان ژوورێکیان تەرخان کردبوو بۆ ئەو خەڵکە و خزمەتیان دەکردن. دێیەکە گەورە و ئاوەدان بوو. چەند دوکانی لێبوو، هێندێک پێداویستی ژیان لەوێ دەست دەکەوت. ئاوایی تیەت لەسەر سنوور. ڕادیۆی کۆمەڵا لە ئاوایی تیەت دامەزرا. تیەت دەیەکی چکۆلە و کەم ئاو بوو. خەڵکی ئاوایی لەبەر کەم ئاوی و گەرمای تاقت پڕوکێن دەچوونە هەوار. لە دێکە تەنیا ماڵی پورە ئاسم مابوون. ئاسم مێردەکەی فەوتی کردبوو و چەند منداڵی وردی هەبوو. یەکێک لە هاوڕێیان دەیکوت ئاسم ڕێبەری عەمەلی خەڵکی ئەو دێیە. ئاسم بە دەنگی بەرز قسەی دەکرد و بە بۆنەی گوێدرێژەکەیەوە هەمیشە دەنگ و هەرای دەهات. پێشمەرگەکان لەسەر و کێوەی وا ڕادیۆکەی لێبوو دەهاتنە ناو ئاوایی و بە گوێدرێژ ئاویان دەبردە سەر. بڕێک جار کە کەرتۆر دەبوو ئاسم هاواری لێبەرز دەبووە و بە شێوەی خۆیان جنێوی بەکەر و بە خاوەنی کەرەکە دەدا. مزگەوت کرابوو بە بنکەی کۆمەڵە. لەکانیەکی زۆر دوور بە شیلانگ ئەومان هێنابووە ناو دێکە. هەوا ئێجگار گەرم بوو. ئاوی شیلانگەکە ئەوەندە گەرم دەبوو کە لە سعات دەی بەیانیەوە کەس نەیدەتوانی دەست بداتە بەری. ئەم ئاوە دەهاتە ناو مەغزەنی ئاوی مەقەڕی کۆمەڵە. لە ماڵی بابە گەورە دیوێکمان بەکرێ گرت. ئەو بنەماڵەیە زۆر ڕووخۆش و دڵسۆز بوون. بەتایبەت دەیانزانی کە من دووگیانم، لەبەر ئەوە هەروەک کچی خۆیان چاویان لێ دەکردم و ئاگایان لێم بوو. هەوا زۆر گەرم بوو. بێئاوی و نەبوونی ئیمکانات هەمومانی تەواو وەڕەس کردبوو. ئالانی سەردەش باخ و باخاتی زۆرە، بەڵام تیەت هیچ جۆرە باخێکی لێ نەبوو. بەشێکی زۆری خۆراکمان کۆنسێرڤ واتە خواردنگەلێک کە لە قوتوو کرابوون و لە عێراقەوە دەهاتە ئێران. بەتایبەت نەوعێک مرەبا هەبوو بە ناوی مشمش کە زۆر ناخۆش بوو. ڕۆژێک لە ئاشپەزم پرسی بۆ شەو چیمان هەیە کە کوتی مشمش زۆرم پێ ناخۆش بوو. لە ڕاستیدا هیچ مەیلێکم بۆ ئەو خواردنە نەبوو، بەڵام نەشم دەزانی چی بکەم. چوومەوە ماڵێ. دیتم ژنی خاوەن ماڵەکەمان لەبەر هەیوانەکەیان لەسەر ئاگر خەریکی برنج لێنانە. زۆرم ئیشتیا کەوتە سەرە و برنجە. چەند جار ئەو فکرە کەوتە سەرم کە تۆزێک لە برنجەکە لەگەڵ خۆم بەرم، بەڵام ئیجازەم بە خۆم نەدا و وام نەکرد.
بەڵام هەر چەندم کرد نەمتوانی جێی بێڵم. ئەو فکرم بۆ هات کە خۆم بە شتێکەوە مەشغوڵکەم بەو هیوایە ژنەکە بمبینێ و خۆڵکم بکە بۆ ئەوەی بمێنمەوە. جی لە شۆراوەکانی سەعدیەم هێنایە دیوەکە و دەستم کرد بە قەتکردنیان. ئەو دووسێ کوتە لیباسەم چەند جار قەت کرد. بەم جۆرە خۆم دەخلافاند و چاوەڕوان بووم ژنەکە بێتە دەر و خۆڵکم بکە. دوای ماوەیەک لە دیوەکەی خۆی هاتە دەر و پرسی ئەوە خەریکی چی؟ شەرمم دەکرد ڕاستی پێ بڵێم. کوتم جلەکانی هاوڕێکەم قەت دەکەم و دەچمەوە بۆ مەقەڕ بۆ نان خواردن. کوتی ناهێڵم بچیەوە و دەبێ میوانی من بی. منیش بێ یەک و دوو قەبوڵم کرد و بە ئاوات گەیشتم. ئەبەی برام لە بێژوێ بوو. ئەو دێیە دووکانی لێبوو زۆر شتی لێوە دەست دەکەوت. پەیامم بۆ نارد هێندێک میوە و سەوزیم بۆ بنێرێ. ڕۆژێک کەسێک لەبەر دەرگاوە بانگی کردم و پرسی لە ماڵی. هاتە ناو هەیوانەکە و یەک تەلیسی گەورەی دانا و کوتی ئەوە عەبە بۆتی ناردووە. کە تەلیسەکەم کردەوە و چاوم بەو هەموو خەیارە کەوت بێ ئیختیار وام قیژان کە پێم وایە لە کۆڵانی ئەولاتریش گوێیان لە دەنگم بوو. هەرواش بوو. فەوزیە و سەعدیە بە هەڵاتن خۆیان گەیان دەلام. تا ئەوان گەیشتن هەر خەریکی خواردن بووم. دوایە لەگەڵ ئەوانیش پێکەوە کەوتینە سەر خەیارەکان و تێر و پڕمان خوارد و بەشی بڕێک لە هاوڕێیانی تریشماندا. لە تیەتەوە کە دەچوین بۆ سلێمانی دەبوو بە بێشکە و تەناف بپەڕینەوە ئەو بەری چۆمی کەڵوێ. چۆمەکە قوڵ بوو پردی بۆ پەڕینەوە نەبوو. بێشکەکە بە پەتێکی زۆر قایم و ئەستور هاتوچۆی دەکرد. خەڵکەکە دەچوونە ناوی پەتەکەیان دەکێشا و بەم جۆرە دەپەڕینەوە. جارێک ئەندامی لێهاتووی کۆمەڵا خۆشەویستی خەڵکی بۆکان و ناوڕیزەکانی خۆمان خالیدی فەرهادزادە ناسراو بە وەستاعوڵا کە دەیهەویست یارمەتی کەسێک بدا بۆ ئەوەی سواری بێشکەکە بێت و بپەڕێتەوە. پەتەکە لە دەوری لاقی ئاڵا و کەوتە خوارێ و بەداخەوە گیانی لەدەستا. ئەم ڕووداوە ناخۆش و دڵتەزێنە هەمومانی زۆر داغدار کرد. لە تیەتەوە بەشێکی زۆر لە مەڵبەندی ئالانی عێراق بە چاو دیارە. چۆمی کەڵوێ کوردستانی ڕۆژهەڵات و باشوور لێک جیا دەکاتەوە. ئێوارەیەک هەمومان لە بنکە بووین. لە دوورەوە لە بەری باشوور لە چەند لاوە بڵێسەی ئاگر بەرز بووەوە. هەمومان زۆر نیگەران بووین کە ئەو ئاگرە دەبێت چ بێ. معلوم بوو کار هەموو ساڵێک لە ئاخری بەهاردا حکوومەتی بەعس ئاگر بەردەداتە باغ و باغاتی ناوچە چۆڵکراوەکان و دەیان سووتێنێ کە پێشمەرگە نەتوانن لە میوەکانی ئەو باغانە کەڵک وەرگرن. ئاگرەکە هەتا بەیانی گڕا و تەنانەت بەری لای ئێمەشی وەک ڕۆژ ڕوونەکردبوو. پێشتر بیستبوومان کە بەعسیەکان دێهاتی کوردستان دەسووتێنن. ئێستا ئەوە بە چاوی خۆمان دەیبینین. دیتنی ئەم سووتان و ئاورتێبەردانە زۆر ئازاری داین و هەرەو شەوە ڕێبوار شیعرێکی دانا لە وەسفی ئەم کارەساتە دڵتەزێنە بە ناوی ئەم لام ئاگر ئەو لام ئاگر. پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران. جێگا و شوێنی ناوەندی کۆمەڵا هاوینە هەوارێک بوو لە سەرەوەی دەیتیەت بە ناوی مێشکەبە. لەوێ سەرقاڵی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران بوون. ئەو حیزبە لە هەلومەرجێکدا پێکهات کە کۆمەری ئیسلامی سەقامگیر ببوو توانی بووی هەموو حیزب و گروپەکانی نەیاری خۆی سەرکوت بکە. هیچ دەنگێکی ئازادیخوازی نەمابوو کە سەرکوتی نەکا. کاری هەر ئێعدام، ئەشکەنجە، ڕاگواستن و دوورخستنەوە و گرتن بوو. جەنگەی شەڕی ئێران و عێراق بوو دەستە دەستە کرێکار و زەحمەتکێش بۆ مەیدانەکانی شەڕ بەڕێدەکران و دەبوونە قوربانی سیاسەتی شەڕخوازانە و دژە ئینسانی ڕژیمی ئیسلامی ئێران و حکوومەتی بەعسی عێراق. تەشکیلاتی کۆمەڵە لە هەموو شارەکانی ئێران زەربەی قورسی لێکەوت بوو. زۆرێک لە هاوڕێیانی ئێمە لە شارەکان ئێدام کرابوون یان کەوتبوونە زیندانەوە. هاوکات بەشی زۆری تەشکیلاتی ئاشکرا و چەکداری کۆمەڵەش ڕۆژ لە دوای ڕۆژ مەیدانی هەڵسوڕانیان لێ تەنگتر دەبووەوە و ئورگانە سەرەکیەکان لە بەشێکی چکۆلە لە مەڵبەندی ئالانی سەردەشت لە ئاواییەکانی بێژوێ، ڕەجاکێ و تیەت دامەزرابوون. لە هەلومەرجێکدا کە وەزعی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و کوردستان لە هەموو وەختێک نالەبارتر بوو، پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران
ببووە گرنگترین پرۆژەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. بۆ پێکێنانی حیزبی کۆمونیستی ئێران دەنگدان کرا و داوا لە هەموو ئەندامانی کۆمەڵە کرا کە بیرروڕای خۆیان لەم بارەوە دەرببڕن، بێجگە لە چەند کەسێک هەموو هاودەنگ بووین. لە هەلوو مەرجێکی وادا ناوەندی کۆمەڵە لەگەڵ گروپێکی چکۆلەی چەند کەسی بە نێوی ئیتحادێ مۆبارزانێک کۆمۆنیست و چەند کەسێکی تر لە سازمان و ڕێکخراوەکانی تری ئێران خەریکی دروستکردنی ئەم حیزبە بوون. گروپی ئەلف میم کاف هیچ جێگە و پێگەیەکیان لەناو کرێکاراندا نەبوو، لە ڕاستیشدا کەس نەیدەزانی کێن و لەکوێوە هاتوون. لە کاتی بەڕێوەچوونی کۆنگرەی دامەزرێنەری حیزبی کۆمونیستی ئێران حێکا قەراروا بوو کە هەمووان خۆیان بناسێن و ژیاننامەی خۆیان بۆ بەشداربووانی کۆنگرە باس بکەن. وەک هەمیشە هاوڕێیانی کۆمەڵە بە دڵپاکی هەموو شتێکی خۆیان باس کرد. دواتر کاتێک نۆرەی ئەوان هات کە باسی ژیانی سیاسی خۆیان بکەن، بڕیارێکیان دەرکرد کە پێویست ناکە ئەوان باسی ناسنامەی خۆیان بکەن. بەم جۆرە بەشێک لە دامەزرێنەرانی حیزبی کۆمونیستی ئێران بێ ئەوەی بەباشی بناسرێن ڕێبەرایەتی حیزبەکەیان بەدەستەوە گرت. حیزبێک دامەزرا کە لە ڕۆژی ئەوەڵەوە بڕوایان بە بەشێک لە دەستەی دامەزرێنەرەکەی نەبوو، دەبێ بڵێم کە کۆمەڵەی هەژار دڵی بەوانە خۆش بوو باوەڕی پێدەکردن. ئەو سەردەمە باسی پەیوەندی ئەو حیزبە لەگەڵ چینی کرێکار دەکرا، بەڵام ئەو پرسە گرنگە ئاوا پاساوکرا بوو کە ئەم حیزبە حیزبی کادرەکانە. هاوڕێیان پێیان وابوو بە 30-40 کادرەوە دەبنە ڕێبەری شۆڕشی ئێران. هیوادار بوون بەو ژمارە کەمەوە ڕێگا بە چینی کرێکاری ئێران نیشان بدەن. ناوەندی کۆمەڵە لە بیری خۆیان بردەوە کە ئەم شێوە کارکردنە دوورە لە شێوەکارێک کە کۆمەڵەی پێگەورە بووە و کردیە هێزێکی گەورەی جەماوەری و جێمتمانەی خەڵکی کوردستان. بەم خۆشحاڵیەوە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی واتە 2 نۆی 1983 زاینی حیزبی کۆمونیستی ئێران لە هاوینە هەواری مێشکەپە دوور لە هەموو چین و توێژەکانی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران و کوردستان دروست کرا و سێکرێتەری گشتی هەڵبژێردراوی حیزبەکە واتە عەبدوڵڵای موحتەدی لە مزگەوتی بێژوێ پێکهاتنی حیزبەکەی ڕاگەیاند. ئەو سەردەمە زۆربەی هاوڕێیانی کۆمەڵە دڵخۆش بوون بەوەی کە خەریکن کارێکی گەورە دەکەن، بەڵام زۆری نەخایان کە دەرکەوت ئەم پرۆژەیە هەڵەیەکی گەورە بووە و خەون و خەیاڵەکان وردە وردە پوچەڵ بوونەوە. لەدایکبوونی بەیان دکتۆر جافەر لە مێشکەپە زۆر سەرقاڵی کۆبوونەوە و پێکێنانی حیزبی کۆمونیستی ئێران بوو. داوای لە سعدیەی نەسیمی کردبوو کە ئاگای لە من بێ. ڕۆژی 8 خەرمانان حاڵم خراپ بوو. لەگەڵ سعدیە و بێهجەت کچی پورم کە ماوەیەک بوو بۆ یارمەتیدانی من هاتبووەتیەت چوینە نەخۆشخانەی حیزبی دموکرات لە دێی مەزناوی لە ئالانی سەردەشت. لە فەڕەنسەوە دکتۆری ڕێکخراوی پزیشکانی بێسنوور هاتبوونە ئەوێ و کاریان دەکرد. دکتۆرێک منی دی و کوتی کە بەم زوانە منداڵم دەبێ. ڕۆژی دوایی عەبەی برام هات بۆلام. مەدرسەی دێکە کرابوو بە نەخۆشخانە. لەدایکبوونی بەیان زۆری خایاند و زۆر سەخت بوو بە چەشنێک کە گیانی هەردووکمان کەوتبووە مەترسیەوە. بێهۆش کەوتم. وەختێک وە هۆش هاتمەوە لە لای دەربیجەی دیوەکە دەنگی پیرەپیاوێک دەهاتە گوێم کە دەیکوت کاک فواد جیا بوو، جیاواز بوو لە هەمووان. هاوکات دەنگە خۆشەکەی حەمەی کەماڵی لە ڕادیۆ کۆمەڵەوە دەهاتە گوێم کە ژیان نامەی کاک فوادی دەخوێندەوە. ئەو ڕۆژە 9 خەرمانان ڕۆژی گیانبەختکردنی کاک فوادم بوو. بە بیستنی دەنگەکە دیسان حاڵم تێک چوو، فشاری خوێنم دابەزی. دکتۆر و پەرستارەکان پێیان سیر بوو کە بۆ دەبێ حاڵم دیسان بەرەو خراپی بچێ. بەیانیان سپاردبوو بە عەبەی برام و هاوکات گوێم لە قسەی خانمێکی پەرستار بوو کە دەیکوت بە بۆنەی ئەم کچە تیوەوە وەختا بوو بۆ خۆی بمرێ. ئیتر زانیم کچم بووە. منیان بردە ناو دیوێکی گەورە کە پڕ بوو لە پێشمەرگەی برینداری حیزبی دموکرات.
یەکێک لەو پێشمەرگە بریندارانە هەڵسوکەوتێکی زۆر ناشیرین و بێئەدەبانەی هەبوو، شەرمی نەدەکرد و هەرچی بە سەرزاریدا دەهات دەیکوت. بەدیتنی هاوڕێکەم بە ئاشکرا و بە شێوەیەکی سووک و زۆر ناشیرین دەستی کرد بە پێدا هەڵکوتنی. ئەویش کە ئەوەی دی کوتی ئەم شەو ناتوانم لات بمێنمەوە. منیش تێگەیشتم مەبەستی چییە و قبوڵم کرد. هەرکە ڕۆیشت تووشی نیگەرانی بووم. لە نەخۆشخانەی حیزبی دموکرات زۆر سەیر لەگەڵم جوڵانەوە، تەنانەت دڵۆپێک ئاو تیکەیەک نانیان نەدامێ. ترس و دڵڕاوکێ لە قسە ناخۆشەکانی ئەو پێشمەرگەیەش هاتبووە سەری. چەند جارێک پێشمەرگێکی برینداری پەنادەستم دەنگیدا کە واز بێنێ و بیبڕێتەوە، بەڵام گوێی نەدەدایە. منیش لە ترسان هەموو ئێشی ڕۆحی و جەستەیی و تەنانەت منداڵەکەشم لەبیر چوبووەوە. ڕووم لە دیوارەکە کردبوو، نەمدەزانی چۆن دەبێ هەڵسوکەوت بکەم و نەشم دەتوانی چاو بنێم بە یەکدا و کەمێک بخەوم. هەستێکی زۆر ناخۆشم هەبوو، بێزار و تووڕە بووم لەوەی کە دەمدی لەبەر ژنبوونم یا ڕەنگە لەبەر جیاوازی بیر و باوەڕ یان هەردووکیان بەم جۆرە لەگەڵم دەجوڵێنەوە. بیرم لەوە دەکردەوە بۆ دەبێ وابێ. حاڵی نەدەبووم کە ئەو هەڵسوکەوتە خراپە لەکوێوە سەرچاوە دەگرێ. ئەو شەوە نەمتوانی تاوێک ئارام بم، بەهۆی شەکەتی زۆر دەمە و بەیانی خەوم لێکەوت و خێرا خەونم دی بە کابرای دەمشڕەوە کە بە تەما بوو بێتە سەر تەختەکەم. بەدەم خەوەوە قیژاندم، هەموو بە خەبەر هاتن. دایکە پێشمەرگەی کە لاقی شکا بوو پرسی ئەوە چ بوو؟ دوایە کوتی کە لە ئەووەڵی ئێوارەیەوە نەخەوتووە و ئاگای لە من بووە بەشکەم ئەو مەلعونە بێدەنگ بێ و من بحەسێمەوە. ئیتر نەمتوانی لەوە زیاتر لەوێ بمێنمەوە. چووینەوە ماڵی شانازی قورعانی و ناجی عەزیمی کە ئەو ماوەیە زۆر بە ئێمەوە ماندوو بوون. گوڵڕۆخەی قوبادی 2 ڕۆژ پێشتر منداڵی ببوو، ئەوانیش لەوێ بوون. لەوێ لەبەر پەیدابوونی مشک شاهۆ و بەیانمان دەخستە ناو کارتۆنی هێلکەوە. بێهجەت، سعدیە و گەلاوێژی حوسێنی هەموو کارێکیان دەکرد و زۆر یارمەتیان دەداین. لەوێ بوون کە دکتۆر جافەر هاتە لامان و بۆ یەکەمین جار بەیانی دی. زۆر دڵخۆش بوو بەدیتنی و بەپەلە بوو کە لە باوەشی بگرێت. وێنەیەکی ئەو ڕۆژەم هەیە کە نوقمی سیرکردنی بەیان بووە. شەکێکی بە دیاری بۆ کارمەندانی نەخۆشخانەکە کڕی و بۆی ناردن. دوای چەند ڕۆژێک هاتینەوە تیەت و لەگەڵ گوڵێ و شاهۆ پێکەوە بووین. منداڵەکان پەتویان نەبوو، لە گوڵێم پرسی چی بکەین. کوتی فکرێکی بۆ دەکەینەوە. پەتویەکی کۆن و ڕزی و کە لەبەر نانەوە خانەکەدا فڕێدرا بوو هێنایەوە و بە مەقەس 2 تیکەی لێ دەرهێنا و کوتی بیشۆرە ئەوەش پەتوو. ئەوەندە ڕیشە بوون کە نەمان دەتوانی کەڵکی لێوەرگرین. گوڵێ کوتی من خەیاتی دەزانم قەراغەکەیان دەکەم بە سەردر و ڕەنگی پەتوەکە زەردی کاڵ بوو، ئێمەش تەنیا هەر دەزووی ڕەشمان هەبوو. قەراغی پەتوەکانی داگرتەوە. ڕۆژێک ژنێکی دراوسێمان قاپێکی چکۆلەی ماست بۆ هێناین. هەردووکمان زۆرمان پێخۆش بوو. سفرەمان ڕاخستان و ماست بخۆین. لەو وەختەدا دیم گوڵەیە شەڵوارەکەی شاهۆی دەرهێنا. کوتم پێم وایە شاهۆ کارێکی بەدەستەوەیە. دایکی هەستا شاهۆی بەرز کردەوە کە من نیگەران نەبم کەچی یەکڕاست میزی کرد و کەمێکیشی کەوتە ناو ماستەکەوە. لەو سەردەمەدا هێشتا مەوزوعی منداڵ و ژنی منداڵدار باش جێ نەکەوت بوو. دایکان بۆ دابینکردنی شتومەک و پێداویستیەکانیان گیر و گرفت و کەم و کوڕیەکی زۆریان هەبوو بە باشی یارمەتی نەدەکران. لەبەرەوە هەر ژنێک بە پێی ئیمکاناتی شەخسی خۆی پێداویستیەکانی دابین دەکرد. کەسانێک لەلایەن بنەماڵەوە یارمەتی دەکران. هەر ژنێک ئەو ئیمکانی نەبوایە هاوڕێکانی یارمەتیان دەکرد. تەشکیلات لەبیری ئەوەدا نەبوو کە منداڵانی ساوا پێداویستی تایبەتیان هەیە. هێندێک لە باوکەکان خۆیان ماندوو نەدەکرد و کەم وابوو کە یارمەتی هاوژینەکانی خۆیان بدەن. بەڵام دواتر لەسەر ئەو مەسەلەیە قسە کرا و وەزعەکە هێندێک بەرەو باشی چوو. وردە وردە ئەم جۆرە گرفتانە نەمان و مەرکەزی پزیشکی زۆرێک لە پێداویستیەکان وەک ئامرازی بەرگری لە دووگیانی و کەرەسەی پێویست بۆ سووری مانگانە و شتیوایان بۆ ژنان دابین کرد. ئیتر ژنانی دووگیان زیاتر ئاگاداریان لێ دەکرا و خەرج و مەعاش بۆ منداڵەکان دابین دەکرا.
ئەو سەردەما ژنانێکە منداڵیان دەبوو پش و بەتاڵیان نەبوو، ئەوانیش هەروەک باقی جەماعەتەکە دەبوو کار و ئەرکەکانی خۆیان بە ئەنجام بگەێنن. هێشتا بەیان نەبوو بە مانگێک، دەبوو هەموو ڕۆژێک بڕۆم بۆ کۆبوونەوەی بەیانیان کە پێی دەکوترا بەرنامەی سۆبگاهی. هەموو ڕۆژێک بەیانی زوو کۆ دەبووینەوە و بەڕیز ڕادەوەستاین. لە پێشدا پێکەوە سرودی ئەنتەرناسیۆناڵمان دەخوێند و دوایەش ڕاگەیاندنێک پەیامێک یان شتێکی گرنگ کە جەماعەت پێویست بوو بیزانن ڕادەگەیەنرا. ئەوە لەبەرچاو نەبوو کە منداڵانی ساوە ئەرکی زۆریان هەیە و دایکان دەبوو ماوەیەک تەنیا هەر بەوان ڕابگەن و ئاگایان لەوان بێت. جارێکی دکتۆر جافەر هاتبووەوە، منیش دەبوو بڕۆم بۆ بەرنامەی سۆبگاهی. بەیانم پێسپارد و پێم کوت کە دەبێت چی و چۆن بکە. کە هاتمەوە لە نزیک ماڵەکەمان، گوێم لە دکتۆر جافەر بوو کە بە دەنگێکی بەرز قسەی دەکرد. زۆرم پێسەیر بوو. دەمزانی کە ئەوە عادەت و ڕەفتاری ئەو نییە کە ئاوا بە دەنگی بەرز لەگەڵ کەسێک قسە بکە. هەنگاوی توندم هەڵێناوە و خۆم گەیاندەوە ناو دیوەکەمان تا بزانم چه قەوماوە و لەگەڵ کێ ئاوا دەدوێ. کەچی دیم بەیان شین و ڕەش بووەتەوە و دەگری. ئەویش دەستوپەی خۆی گوم کردووە و بە دەنگی بەرز پێی دەڵێ ئەوە چییە؟ بۆ وا دەکەی؟ بابت مردووە یان دایکت؟ بۆچی وا دەگری؟ بەیان تەمەنی تەنیا 24 ڕۆژ بوو کە دەستم کردەوە بەکار. هێشتا وەزعی تەندروستی خۆم باش نەبوو، کەسیش نەبوو ئاگای لە بەیان بێت. ئەو منداڵە ساوایم لەگەڵ خۆم دەبردە شوێنی کارەکەم لە بەشی بێسیم. زۆر جار لە وەختی کارکردنمدا دەستی دەکرد بە گریان بە جۆرێک کە هاوڕێیانی بێسیمی ناوچەکان گوێیان لێ دەبوو. خەبەریان هێنا کە عەزیزەی ئازەمی لە زیندان هەڵاتووە و هاتووەتەوە ناو پێشمەرگە. لەگەڵ عەزیزە پێش ڕاپەڕینی 1357 دۆست و هاوڕێ بووین. عەزیزە فەعالی سیاسی بوو، لە تەشکیلاتی نهێنی شاری سەقز کاری دەکرد. کاتێک تەشکیلاتی نهێنی لە شارەکان کەوتە بەر پەلامار، ئەویش وەک زۆر کەسی تر گیرە. عەزیزە لە کاتی گیراندا دووگیان بوو. چەند ڕۆژ پێش ئەوەی منداڵی ببێ دەیبەنە شاری سنە. لە نەخۆشخانە خاهەرانی زەینەب چاوەدێری و پاسەوانی دەکەن. عەزیزە بە یارمەتی چەند کەس پێشەوەی کە منداڵی ببێ توانی بووی لەم نەخۆشخانەیە خۆی دەرباس بکاو هەڵێت. ئەو بە نەهێنی لە ماڵێکی باوەڕ پێکراو منداڵی دەبێ. منداڵەکە کچ بوو، هەر لەوێ ناوی نابوو ئازادە. عەزیزە گێڕایەوە کە ڕۆژێک لە حەوشەی ئەو ماڵە خەریکی شۆردنی جلەکانی ئازادە دەبێ. ژنێک کە کرێنشینی ئەو ماڵە بووە دێتە لای و باسی ئەوەی بۆ دەکا کە گۆیا ژنێکی کۆمەڵەیی لە وەختی منداڵبوونیدا نەخۆشخانەی بەجێ هێشتووە و هەڵاتووە. جاش و پاسداریش ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان بە دوایدا دەگەڕێن. دوای چەند ڕۆژ عەزیزە ناچار دەبێ منداڵەکەی بەجێ بێڵێت و بێتە دەرەوە. من ئاگام لە وەزعی عەزیزە لە تەشکیلاتی نەهێنی و ناوزیندان نییە، بەڵام وەک زۆر بابەتی تری نێو کۆمەڵە سەبارەت بە عەزیزە و کەسانی وەک ئەو دوو بۆچوون هەبوو، بە دوو جۆرش هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرا. هێندێکیان پێیان وابوو کە ڕژیم بە لێدان و ئەشکەنجە و بۆ پەڕی بێڕەحمیەوە هەموو جۆرە زەخت و فشارێک دەخاتە سەر گیراوەکان و دیارە زۆر کەس توانایی خۆڕاگریان نییە و مەجبور دەکرێن تەسلیم بن و لە ڕاستیدا ئەوە زۆر شتێکی سەیر نییە. کەسانێکی تر بوون کە بە چاوێکی تر دەیان ڕوانیە ئەو مەسەلەیە. کەسێک کە خۆڕاگر نەبوایە بە چاوێکی سووک دەیان بینی. ئەم بەشە عەزیزەیان وەک ڕووخاو چاو لێ دەکرد و بە چاوێکی نزم دەیان ڕوانیە ئەو. ئەوان تەنانەت لەگەڵ ئێمەش کە دۆستانە لەگەڵیان دەجوڵاینەوە و تێکەڵاویمان هەبوو بەلالوتی هەڵسوکەوتیان دەکرد.